سڵاوڕێز بەخێربێ بۆوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 7 گەیشتینە پرسیارەکانی تەواو بکە ئەگەر تەماشای پرسیاری 8 بکەین دەبینین بەڕەنووسی یەکەم جار بەڕەنووسی ژمارەیەک نووسرایە پاشان هێمای یەکسانە بە پاشان بە پیتی نووسرایە پاشان هێمای یەکسانە بە ئەوجا بە دوور و درێژی ژمارەکە نووسرایتەوە ئەو هێمای یەکسانە ئەوە دەگەینی کە هیچ جیاوازیەک نییە ئاوا بنووسی هەر ڕاستە ئاواش بنووسی هەر ڕاستە ئاوهاش بنووسی هەر ڕاستە هەر ژمارەکەیە بەڵام لەسەر خوێندکار پێویستە هەر سێ شێوەکە بزانی با تەماشاکەین بزانین ئەو بۆشاییانە کوو تەواو بکەین لێرە نووسرایە دەست پێکرایە بە بەڕەنووسی نووسرایە 52,376 52 ئەوە 52 لێرە چ بنووسین لەبەر ئەوەی نووسرایە 52 سێ ڕەنووس لە پێش 52 هەیە لەبەر هەندێ 52,000 ئەوە 1000 دەبی بنووسی 52,000 300کەش هەیە 300 چ ئەو 76یان نەنووسیە دەنووسینەوە ئەمەش 52,376 لێرە بنووسین 76 لێرانە لە جێی ئێرە دەنووسم 76 ئەوە بە پیتی لێرە لەو بۆشایە ئەوەی دەنووسی 76 پاشان یەکسانە بە ئەوجا ئەو جۆرە نووسینەکەی دیکە باوانە ڕەشکەمەوە تازە زانیمان چ دەنووسین 76 52,076 لێرە ئەو شێوە نووسینە بە شێوەی بڵاو و درێژی لێرانە دوو جێ هەیە دوو بۆشایی هەیە دەبی پڕیکەینەوە ئەو دوو بۆشایانە چیان لێدادەنێ ئەگەر تەماشای ئەو ژمارەی بکەی هەمیشە بە درێژی دەبی یەکەم جار ڕەنووسی خانەی یەکان دانین ڕەنووسی خانە یەکان چیە لێرە شەشەکەی دەبی لێرە دانین دەبی لێرە بنووسین 6 کۆ نووسرایە ڕەنووسی خانەی دەیان هەفتەکە نووسرایتەوە سفرەکی لە پێشە ڕاستە پاشان ڕەنووسی خانەی سەدان 2 سفری لە پێشە ڕاستە دیسان کۆ نووسرایە لێرە دیسان بۆشاییەکەیە تەمەشاکەین پاشی ڕەنووسی سێ لەو ژمارەیە چ ڕەنووسەک دێ ڕەنووسی دوو دەنووسین چەند سفری لە پێش دادەنین خانەی یەکان بێ سفرە خانەی دەیان 1 سفر خانەی سەدان 2 سفر خانەی هەزاران 3 سفری لە پێش دادەنین 1 2 3 تەواو ئەوە زانیمان لێرە 6 لێرەش 2000 پاشەوی چ دێ 5 کە 4 سفری لە پێشە کەوا زانیمان ئەو پرسیارەش ئاواشی تەڵ دەکرێت لێرانە بۆشاییەکە بوو چ دادەنین 52,000 دەنووسین 1376 لێرە دەنووسین
76 لێرە دەنووسین بە پیت. پاشان لێرانە 6 کۆ 70 کۆ 300 کۆ 2000 کۆ 2000 کۆ 2000. ئەوە ئەو پرسیارە ئاوا بوو. ئەگەر بینە لای پرسیاری ژمارە 9 دیسان دەبینین دوو جار یەکسانی هەیە، یەکسانە بە یەکسانە بە، بەڵام لێرە بۆشایی هەیە، لێرەش بۆشایی هەیە. ئەگەر وابوو لە دوو جێیان بۆشایی هەبوو تەنیا و تەنیا ئەو بەڕەنووسیەمان هەیە کە بتوانین بۆشاییەکانی پێپڕکەینەوە. ئەو بەڕەنووسی نووسرا بە تەواوی نووسرایە. چ نووسرایە؟ 9580. با بچین بزانین لێرانە چ دادەندرێ. 9580 بزانین بە درێژی کو دەینووسینەوەی. وچی دەبینن؟ نووسیتم 9580. هەر ڕەنووسەش لە خانەکانی خۆمدانایە. 0 لە لای دەستە ڕاست لە خانەی یەکانە، 8 لە لای دەستە ڕاست لە خانەی دەیانە، 5 لە پاشەوی لە خانەی سەدانە، سفرەکەی دیکە لە خانەی هەزارانە، 9یەکەش لە خانەی 10,000. ئێستا با بینووسین بە درێژی بزانین لەو لای لە پرسیارەکەی چ بوو کە کەم بوو. بە سفرەکەوە دەست پێ دەکەین، ئەو سفرە لێرەی دەنووسمەوە هەمیشە، کۆی لە تەنیشت دادەنێم، هەشتەکەی دەینم، 0.8 زیاد دەکەم، دیسان کۆ ئەو 5 دەینم، 2 سفری لۆ زیاد دەکەم لە خانەی سەدانە، دیسان کۆوە، سفرەکەی دیکە ئەو سفرە لێرە دادەنێم، هیچی لۆ زیاد ناکەم لە خانەی هەزارانە، پاشان ئەو 9 دەینم، پێویستمان بەو هەموو کۆیە نییە، ئەو 9 دەینم لە خانەی 10,000، چەند سفری لۆ زۆر زیاد دەکەم لە پێشی دادەنێم 10,000، ئاوا 4 سفر. ئەوە بە دوور و درێژی نووسی. بزانم بچم لە لای پرسیارەکەی بزانم چ کەمە لەوانەیە کە ئەم لێرە نووسیتم. کەمە 0 لەگەڵ 80 لەگەڵ 500 لەگەڵ 0 لەگەڵ 90,000 90,000. 80 هەبوو، سفرەکەش هەر نەنووسرا بوو، 90,000کەش هەبوو، بەڵام چ کەم بوو؟ گەر تەماشایێرە بکەین ئەو 500 کەم بوو، کەوا بوو لێرە چ دەنووسی؟ لێرە دەنووسی 500، لێرە دەنووسی 500 کەم بوو. پاشان دەینە خوێندنەوەی یان نووسین و خوێندنەوەی ژمارەکە. 90,000 ئەوە 90,000کەت و 5 ئەو 5 لە خانەی چ بوو؟ لە خانەی ئەگە بگەڕێینەوەێرە 5کە لە خانەی سەدان بوو، لەبەرەوە دەبێین 580 وەکەش کرایە، ئەوە تا پێی ناوێ بنووسمەوە 80. ئاوا بۆشاییەکان پڕ بوونەوە، تەواومان کرد، شیتەڵ بوو. ئەگەر بچی ئەوە لە ناو خانەی دانێ، ئەو دانانی ڕەنووس لە ناو خانەی زۆر زۆر ئاسانکاری دروست دەکا لۆ تێگەیشتنی ئەو وانانە، بۆ تێگەیشتنی ئەو وانانە. وابزانم ئەو پرسیارانەی کەماینە لۆ وانەی داهاتوو هەڵبگرم، هەتا جارێکی دیکە و هەتا وانەی داهاتوو هەر لە خۆشی داوی.